اپراسیون گرتنا فلوجه درجی هیا و شر کولان بکولان بتایباتی لطاقن باشور وی باجاری دناو بین هیزن اولهیا عراق و چکدارن داعش چرتر بویه. جبر نیزگبونا هر دو آلیان بمبابارانا بالافران هاتیه راوستاندن و هیزن اولهیه تنی پشتا خو به هاون و چک نیزگ آوش گریدانه. المنطقة الفلوجة قضاء الفلوجة ئێستا ئەتوانین بڵین فەلوجە ئازاد کراوەتەوە تەنها چەند ناوچەیەکی بچووکماوەتەوە و پشت بەخوا ئازادیان دەکەین فەلوجە لە دەست داعش نەماوە بەڵام داعش بە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و پەلاماری هێزەکانمان ئەدات و ئۆپراسیۆنەکەی تا ڕادەیە خاو کردوتەوە بەڵام ئەم بربەستانە نابنە ڕێگر لە بەردەم ئازادکردنی چونکە سەرجەم شوێنە گشتیەکان ئازاد کراونەتەوە. هرچنده باجاروک هاتیه دور پیچ کرن لیزانیارین دزگه ها حوالگیریا عراق ددن خویا کرن نیزوک 600 چکدار داعش لباش باشور فلوجه دا مانه و دشر کولان بکولان دا داعش پشتا خو به اتومبیلن بمبکری و قناصان گره دایه. جدسپیک و ایرش حیانها ناوچین خزرا نزال شهدا صناعه جبیل و هر وصا اواهیا قائم مقامی و کمالگاه حکومی جعالی هیزن عراقی و هاتیه گرتن. الحمد لله تقدم جدا واضح اليوم تم عبور شارع سپاس بۆ خوا پێشڕەویەکانی سوپا زۆر باشن هێزەکانمان گەیشتونەتە پردی ئاسنینی فەلوجە داعشمان گەمارۆ داوە و ڕێگای هاوکاریەکانیانمان گرتووە تەنها لە باشووری شارەکە چەکدارانی داعشگیریان خواردووە بۆیە پێویستمان بکاتە و بۆ ڕزگارکردنی بەردەوامیش دەبین بارگای سەرەکی داعشمان لە فەلوجە کۆنتڕۆڵ کردووە. باجاروک فلوجه 65 کیلومتران لباشور روجاوای بغداد دوره و لگور آمار نفرمی آسال 2011 هجمار خلک ویدره 550,000 کسه و حمو عرب سنینه. جدسپیک هاتنا داعش بو عراق به شرکت دست داعش و دنها داجی هیزن عراق اپراسیونه که برفره دا بزاوا گرتنا ویدکن.